سڵاوتان لە ببینەرانی خۆشەویست ئەمڕۆ لە نەخۆشخانەی مناڵانی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدم چەندین گۆڕانکاری نوێ لەم نەخۆشخانەیە کراوە بەشی زۆر باشی تیا کراوەتەوە کە ئەکرێ وەکو پێویست ئێمە ئاگادار نەبین بۆ ئەو مەبەستە میوانداری بەڕێز دکتۆر پشدەر عەبدوڵڵاکەین کە پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵانە و لامان کاتیشا بەڕێوەبەری نەخۆشخانەیە باسیێواکەین ئەو بەشانەی کە لەم نەخۆشخانە هەیە چین ئایا ئێمە نەخۆش هەر بۆ داخڵ بوون ئەکرێ ڕووبکاتە ئێرە یاخودنا بۆ چەندین جۆری دیکەی گرفت و نەخۆشی مناڵان ئەشێ لێرە چارەسەر بکرێت دکتۆر بەخێر بیت زۆر سپاس. پێشەکی دەستخۆشیت لە یەکەن من چەند ساڵێک پێش ئێستا کە لەم نەخۆشخانە دەوامم کردو بەراورد بە ئێستا کە ئەیبینین گۆڕانکاری زۆر باشی تیا کراوە لە ڕووی هەیکەل و لە ڕووی جوانکاری و خزمەتەکانەوە پێمان بڵێ بە چەند قۆنا گەشتیتە ئەمریکا ئەم هەموو گۆڕانکاریە بکەن چی هاوکارتان بوو و لامان کاتیشا دوای باسی بەشەکانیشە تاوان سەرتا دەستان خۆش بێت کورسات هەمیشە هاوکارێکی باشی ئێمە بووە لە هەم گەیاندنی زانیاریەکان لە ئەگەدارکردنەوەی خەڵک بۆ شارکردنەوەی خەڵک بۆ ئێمە چونکە یەکێ لە ئامانجەکارمان ینی شان بەشانی پێشکەوتنی نەخۆشخانە و سەرچاوی مرۆیی گەیاندنی زانیاریەکان بۆ بەوەی کە چوە و خەڵکە ئەوەی کە ئێمەیشی لەسەرەکەی خەڵکە بۆیە پێویستە ئەو زانیاریانە سەبارەت بە تەندروستی مناڵان هەیە بگا بە خەڵک بۆی خەڵک بە وریاتر مامەڵە لەگەڵ ئەو گۆڕانکاریانە بکە کە لە تەندروستی شارەکەی ڕۆیان تاوان نەخۆشخانەی خۆتان پێشتر بینی بووتان نەخۆشخانەیەک بوو کوالیتێکی زۆر خراپیە بووە خەڵکێکی زۆر بەڕاستی گلەی هەبوو تێبینی هەبوو سەرنجی هەبوو تەنان خەڵک نەیەوێرە لەنەوە نەخۆشخانە بمێنێتەوە لەبەری جج و قالۆنچە و هەنووە ئەو شتی تیا بوو خۆتان نەزانن لەوانەیە سەش خەڵک لە یوتیوب سێرچ بکات چەند ڤیدیۆیەکی بەڵە بە ڤیدیۆکان ماون کە خەڵک تا وێنەی ئەو قالۆنچە و سیسرکانەی گرت بوو کە پێشتر لەناو نەخۆشخانەیە هەبوو بۆیە ئێمە لە سەرەتا کە ئیدارەیە ماوەرگرت کە بیرمان کردەوە لەوەی کە چۆن بتوانین مۆدلێکی جوان هەم لە ڕووی بیناوە بۆیە کە ئەوەی کەیت لێرەمێنێتەوە خۆتان نزان زۆرجان نەخۆشی ماوەیەکی زۆر دوو درێژ لێرەمێنێتەوە بۆی کە لە ڕووی دەرونیەوە و لە ڕووی تەندروستیشەوە ینی شایستە بێت بە منداڵان خۆتان نەزان مناڵان کاینێکی هەستیارن و پێویستیان بۆیە کەشێکی ئارامیان بۆ دابین بکرێ بۆیە ئێمە هەر لە سەرەتاوە بیرمان لەوە کردەوە کە چۆن بتوانین هەم شوێنێک پاک بێت و لە هەمان کاتدا خۆشە نەزان لە ڕووی بۆیەوە لە ڕووی جوانکاریەوە لە ڕوویەوە کە چۆن سەرنجی مناڵان ڕاکێشێ بۆی مناڵان بتوانن بۆ ماوەیەکی دوور و درێژتر لێرە بمێنەوە بۆیە ئێمە ئەگەر سەرنج بی پرۆسی نۆژەنکردنەوەکی ئەم نەخۆشخانەیە بە شێوازێکی تەسەسول نەڕۆشەوە لە نهۆمێکەوە بۆ نهۆمێکی تر چونکە ئەم نەخۆشخانەیە یعنی لەوانەیە خەڵک بەلایەوە سێر بێ هەر نهۆمەی کەسێک نۆژەنی کردوێتەوە بەشی هەرە زۆری بە شێوەی خێرخوازی بووە بۆیە بەشی تازەشمان کردوێتەوە لەگەڵ زیادبوونی توانای نەخۆشخانەکە چونکە پێشتر ئەم نەخۆشخانەیە تەنها سێ نهۆمی لە کارا بوو واتە سێ نهۆمی نەخۆشی تیا خوێنرا و یابینرا بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە تەواوی نهۆمەکانی نەخۆشی تیا خوێنرێت نەخۆشی تیا ئەبینرێ خزمەتە کرێت بۆیە توانای وەرگرتنمان زۆر بۆ کۆمەڵک بەشی تازەمە بینامان کردوەوە ئێستا خۆتان نەزان بەشی تەواریەکە لە داهاتوویەکی نزیکە ئەوژەکەوێتە خزمەت بەڵێ باشینە سەر بەشەکان پێمان بڵێ ئەمە جودێکی شخصی بۆ کە بەڕێزت کردوتە و ئەکرێ نەخۆشخانەکانی تریش بەم جۆرە نۆژەن بکرێنەوە یاخود ناچکەوە کۆزانین ڕەنگە بەدەر لە نەخۆشخانەی مناڵان هەندێک لەو نەخۆشخانەی تر وەکو پێویست لە ئاستی خزمەتان نەبن لە ڕووی شێوازی ژوورەکانیان لە ڕووی بیناوە ئەمانەوە کاکە خەڵک بەرەو نەخۆشخانە تایبەتەکان بچێت ئەمەی ئێوە وای کردووە کە خەڵک لە ئەو بە تایبەت مناڵ لە نەخۆشخانە ئەهلیەکان دوور بخەنە و زیاتر متمانە بگەڕێتەوە بە کەرتی حکومی خۆی لەوانەیە بەشێکی کەمی جودی شخصی بێت چونکە تۆ بەڵام ئەوەی من زیاتر چی بووە گەیاندنی کەم و کورتەکان بووە بە سەروی خۆم بە خەڵکی تر ینی ئەوە بوو ئەگیناوەک پێویست لەوانەیە دیناری خۆمی تا سرف نەکرابێ ئەمە چەند جارەمە بووتووە لەوانەیە بەشی هەرە زۆری ئەو بووە و هاوکاریانە بەڵام ئاتن لە وڵاتی خۆمان ئەگەر هەوڵ بدرێت هوەری گەیاندنێ هەبێ و هوەری تێگەشتی بەرامبەر هەبێ بەدڵنیاوە خەڵکێکی زۆر هەیە کە ئامادەی هاوکاری هەیە بۆی کە نەخۆشخانەکان بەرەو پێشەوە برێ خزمەتی زیاتر بکەن خۆ دانەزانن لەوانەیە تاکە بەش لە هەبێت لە کوردستانە مناڵانی سلێمانی بێت کە تا ئێستا خەڵک بە هیچ شێوەیەک پێویستی بەچوونە دەرەوەی ئەم نەخۆشخانەی نەبووە
تەواوی چارەسەرەکان لەم نەخۆشخانەی سەردەمی کۆرۆناش بیسەبر نەک سەرتەمانە سەردەمی سەردەمی ئێستا کە سکشون ڕۆژانەوەی لۆدێکی زۆرمان لەسرە تا ئێستا هیچ بناڵێک پێویستی بۆ نەبوو بچێتە نەخۆشخانەیەکی تایبەت هەموو لێرە چارەسەر وەرەگرێ بەڵێ پێشتر لە هاوینانە ئەو گرفتە هەبوو دایکان و باوکانیان و دوو مناڵ لەسەر بێدێکن و ئەوانە تا چەند کراوە ئەوە چارەسەر کرێ یاخود پلانتان چییە دوێنێ بەڕێوەبەری تەندروستی گشتی باسی کردووە کە ئەکرێ ئەم پەتایە کۆلێرابێت احتیمالیە بەڵێ زەنچی تا ئێستا لەوانێ بە شێوەیەکی کاتی کاتژمێرێنی و کاتژمێرە خۆ دەزانی خۆت شارەزای ئەم نەخۆشخانەی کاتێکە نەخۆش بۆ هۆمێک سەرەکەوێ لەوانەیە تا ئەوەی کە نەخۆشەکانی تر ئەلێرێنەوە چونکە توورەکرێت تا نەخۆشەکانی تر لەوانەیە جاری وە بۆ کاتژمێرێ هەبوو قەڵەوەرەیەک دوو کەسی لەسەر بێ بەس بەمانەیەوە نەبوو کە نەخۆشخانەکە پڕ بێ لە دوای ئەوەی کە توور کراوە بەسەر نەخۆشخانە گەڕاون ئەگەر نەخۆشێک لە تابقی لە نومێک زیاد بێ بۆ نهومێکی تر نێراوە واتە بە هیچ کاتێک تا ئێستا ئەوەی کە ئێمە قسەی تیاکەین کاتە بۆ نزیک بۆ لە پڕبوون بەڵام تا ئێستا بەتەواوەتی پڕ نەبوو نەخۆش بنێنە دەرەوەی نەخۆشخانە سەیەک هەیە دایمە وترێ بەخوا نایبە من نەخۆشخانە پیسە ئایا نەخۆشخانە پیسە خۆی ئەمە نەخۆشەکان زۆر جار پێشتریان بینیوە لەوانەیە سا من نەخۆشێک دوێنێ وتی کاکتۆر لە 2012 مناڵەکەم نێنەوەتە نەخۆشخانەیە نەخۆشەیە ئەڵێ تۆراوە وەت وتی بارودۆخی ئەوە وتم تۆ چۆ سەیرێکی کە بیبینە ئەگەر ئەمە لە چاو نەخۆشخانە تایبەتەکانە زۆر باشتر نەبوو گونجاوتر نەبوو خزمەتی شایستران پێشکەش نەکردی ئەوە کاتە حەقتە گلەیەکیت کە نەخۆشەکە نەبێت بۆیە چەندین حاڵەتی وا ڕوویاوە پزیشکانیش باسەکەن کە خەڵکێک پێشتر بینیوێتی بەڵام لە دوای چەند ساڵێکە مناڵی نەهێناوە دوای ئەوەی کە جارێکتر بینیوێتی یا ڕازیان کردو بار چۆنێک بێ مناڵەکەی بێنێتە ئەم نەخۆشخانەیە دوای کاتۆ توێتی ڕەحمە لە دایک و باوکتان وەڵاهی من نەمزانی واگینا بە هیچ بۆ هەلێکم نابێت من بەسم چییە یعنی ئەوەی کە کراوە لە بنەڕەتیەوە گۆڕانکاری کراوە ئێمە نهاتوین تەنها بۆ یەک بکەین ئێمە خسوانەوە سەر پلێت تەواوی گۆڕانکاری لە کارەباڵی پێشکەوت و ئەوانش ئامێرەکانیش با پێوەڵەمەوەی کە جێگەی دڵخۆشیە ئێمە چەندین ئامێرمان هێناوە چەندین پزیشکی پسپۆر هاتوون کە لە شوێنان ئەڵێ هاوشێوی وڵاتانی ئێمە تەنها کێشەمان لەگەڵ شتێکە هەیە ئەوەی کە ئەمانیش کە تێبینیان هەیە سیستەمی تەندروستی سیستەمێکی خراپە ئەبێ کار لەسەر بکەین کە گۆڕانکاری و چاکسازی تیا بکرێت پسپۆرە وردیەکان کە خۆتان نەزان ئێمە بەردەوام پێسمە بە پزیشکی پسپۆڕی وردە لە بەشەکانە بۆ ئەوی ئەو ئامێرانە بتوانین بەڕێکی ئیشان لەسەرکەین کە بەداخەواڵم تا ئێستاش ئێمە ڕازینین لە مەسلەی پسپۆڕی ورد لە ناو نەخۆشخانەکەمانە و لە هەما کادا سیستەمی تەندروستی پێویستی بە چاکسازی گۆڕانکاری هەیە کە ئێستا پێم وایە لە ئاستی وەزارەت ئەنجومەنی وەزیران ئیشی لەسەرەکرێ کە کردی گشتی و کردی تایبەت جا بکرێت و کە ئەوە هاوکارێکی زۆر باشە بێ بۆی ئێمە بتوانین هەموو ئەوانەی کە لە پلانمادا هەیە بیکەین جێبەجێ بکەین زۆر باشە بۆ نەچینە بەشەکان بزانین چەند بەش هەیە لە نەخۆشخانە ئەو خزمەتانی تر بەدەر لە داخڵکردنی مناڵەکان لێرە چیترەکە ئەکرێ ڕۆژانە بکرێت طبعا لێرە لەبەری هەموو نەخۆشیەکی مناڵان تیابین لێوە مناڵ بە هەموو نەخۆشیەکان و سەردانیە کا بۆیە ئەگەر لە سەرەتای وەریگرین ئێمە بەشی ڕاوێژکاریمان هەیە کە هەموو نەخۆشێک لە سەرەتاوە لێوە دەستپێکە کە ڕۆژانە زۆربەی کات لەسەروی 500 نەخۆشی بینێ لەو بەشە ڕۆدێکی زۆرمان لەسرە بەلایانی کەمەوە تەوانەمە لە کەمترین حاڵات لە ڕووی زانستی و دروست نیە بەڕاستی چونکە لۆدێکی زۆر لەسەر پزیشکەکان و پزیشک ناتوانێت حەق خۆی پێبا ئێمە پێویستمان بۆیە کە پزیشکێکی زۆرتر دابلین و سیستەمەکەش چاپکەین و سیستەمی ڕفێرش بەڵێ سیستەمی ڕفێرش دروست بکرێت لە مەرکەز سەحیەکانە پزیشکی تری جی پی هەبێ خۆ دەزانی لێەوە کە نەخۆش پێویستێکت اینجا بنێرە بۆێرە بۆی ئەو لۆدە زۆر دروست نەبێ و ئەو نەخۆشیشی کە بەڕاستی پێویستی بە پزیشکی پسپۆڕە ببینێ ئەمانە ببینێ نەک تۆ پزیشکێکی زۆر یعنی مەشغوڵ کرد بە کۆمەڵێک نەخۆشی کە ئەکرێ بە سادەی جی پیێک لە دەرەوە چارەسەری بۆ بکە بۆیە ئەمە لە داهاتوە پلان هەیە تەواانەمانە بەس خۆ دەزانی کاتی ئەوێت ئەمانە دومیان کاتێک کە تۆ لە بەشی ڕاوێژکاری ئەم لۆدە زۆرەی لە سەرەوە نەخۆشە بینی ئەگەر پێویستی بەداخڵ بووم بوو ئێمە بەشێکمانەیە پێوترێ بەشی فریاکەوتنی خێرا کە ئەمیشمان بەڵێ بەڵام ئەمە بینا تازەکەمان تەواو ئینشاڵڵا لە زووترین کات داخرێتە خزمەتی خەڵکە لێرەشە توانایی داخڵکردنی سی نەخۆشمان هەیە لە یەک کاتە بۆ حاڵەتی کتوپڕە بەڵامانە یەکسەر بەردەوام پزیشکی لێبێ و یەکێ لە ئەو شتانشی کە جێگەی خۆشحاڵەیە کە سیستەمی بەدەلەیادا
بۆ پزیشکی پسپۆڕی مناڵان لێرە بەدەوە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە کە تا کاتژمێر 12 شەو بەردەوام لە بەشی پزیشکی پسپۆر دانیشێ لە بەشی فریاکەوتنی خێرامان کە هەردووکیان بڵێن هەرسێکیان خاوەنی شادەی دکتۆران لێوە دانیشن کە لێرە بەدوا لەگەڵ پزیشکی مقیمە دەم پزیشکی مقیمە پزیشکی پسپۆری تۆ بێخەمە بێخەمەڵایەوە نیوە شەویش گرفتێکی پسپۆڕی بینێت بەدڵنیایەوە دومی لە سێم بەش کە ئێمە باسیکەین بەشی تاقیگەیە تاقیکەمان ئەمیش هەربینای تازەمان بۆ کردوەوە کە لەم شوێنەیە ئێستا نامێنێ کە ئەمیش تەواو بۆ ئینشەڵا لە یەک دوو هەفتەی داهاتوو ئەکرێتەوە کە زۆربەی فحسەکان ئەکرێت ڕاست ئێمە ناو بەناو کۆمەڵێک کێشەی تاقیگەمانە بێت لەبەری خۆ دەزانی لە خۆشێک نەخۆشخانەیەک ئەو هەموو لە دەزۆری لەسەر بێت لەوانەیە کێشە و گرفت دروستە بێت بۆیە ئێمە بەردەوام لەوە داین کە بەرەو پێشتریشی بینەوە زۆربەی فحسەکانیش بکرێت بۆی خەڵک ناچارنەوە بێشێک بچێتە دەرەوەی ئەم نەخۆشخانەیە بۆ کردنی تاقیگەکان لە دوایەوە نەخۆشەکان دابەشێ بێت تەبان بۆ مناڵی تازە لەدایک بوو ئەگەر تازە لەدایک بوو بێت تا یەکمان خۆ دەزانی ئێمە دوو بەشمان هەیە کە دوو بەشی منداڵی تازە لەدایک بوو کە لای خەڵک بە خودەش بەناوبانگە ئەمانە گەورەترینن لە عێراقەوە بەشەیەکی زۆر شایستە دروست کراون بەسەدەوە لەسەر ئاستێرا خودەجی نەخۆشخانەی مناڵانی ئەوەی بەڵێکە بەشی ئەوی لە ئەژدان و ناڵبوونی شەکە لە ئەو لای هەستەر بەخۆمانە کە ئەمانە لە یەک کاتا بە هەردووکیان توانای وەرگرتنی 90 منداڵی تازە لەدایک بوویان هەیە کە ئامێرەکانیشی زۆر ئامێری پێشکەوتوو تازەن لە کوالیتی زۆر باشە ئێمە لە پلانماندایە لە داهاتووشە ئیشەڵا پسپۆری ورد کە پێشتر باسمان کرد کە کێشەمان هەیە تایبەت بە مناڵی تازە لەدایک بوو بکەینەوە بۆی کە زۆربەی خزمەتەکان لەوەیان بکرێت هەرچەند ئێستاش خۆ دەزانی زۆربەی کات یعنی ڕۆژ نییە تەلەفۆنمان بۆ نەکرێت لە هەلێکانەوە کە خەڵک تەکلیفەکە لێرە وەریان بگرین ئەمەش دلال لەوەکە کە ئێمە لە زۆربەی نەخۆشخانە تایبەتەکان لەم شارەیە توانای ئێمەیان نییە و ئەوان پلیسیان بە نەخۆشخانەی حکومیەکە ئەمەش لەوانەیە لە عێراقا زۆر کەم بێت کە نەخۆشخانەی تایبەت پلیسی بە نەخۆشخانەی گشتی هەبێت بەڕاستی ئەمە جێگەی دڵخۆشیە اینجا ئێمە 5 قاوشی تایبەت بە بڵێن 4 قاوشمانێت تایبەت بە داخڵبوونی نەخۆش کە هەر قاوشێکی ئێستا توانای وەرگرتنی 45 نەخۆشی هەیە 45 بۆ 50 نەخۆش بەڵێ هەر قاتێکەوەی کە تۆ سەیریەکەی لەوانەیە خەڵک بە ئاسایی وەرگری ئێمە لە هەر تابخێکیشە خۆڵێکی ئەوە گەورەمان هەیە کە توانای چارەسەرکردنی مناڵی هەیە بە ئۆکسسیژین ئێمە تاوان ئەمانە هەمووی ئۆکسسیژینە کە ئەمە بۆیەکەی کە خەڵکی هاوسەریکات دژە بەکتریایە سەقفەکەی دژە بەکتریا ڤینیڵەکەی دژە بەکتریایە خۆتان نەزان ئەمانە هەمووی کوالیتی زۆر باشە ئەمە بەشە سەرەکیەکان کە چارەسەری مناڵی تیاکرێت لە ڕووی تەواریەوە ئێنجا ئێمە کۆمەڵک بەشی ترمان هەیە کە بەشی نەخۆشی درێژخایەنەکان یاخود لێشنە پزیشکەکان کە ئەو مناڵانی نەخۆشی درێژخایانیان هەیە وەکو بۆ نمونە ئێمە لە شەمانە ئەوانەی کە کێشەی هەر سوچگەریان هەبێ خوێنبەردوونی هەر سوچگەریان هەبێ لەوێ چارەسەرەکردن ئەوانەی کێشەی نەخۆشی گەشتیان هەبێ لەوێ چارەسەرەکرێن مشکلی مەشک و دەباریان هەبێ لەوێ چارەسەرەکرێن نەخۆشی شەکرێ هەبێ لەوێ چارەسەرەکرێن لە ژنەکانمان تایبەتە نەخۆشی ئەوەی کە خەڵک زۆر بەڕاستی گیرۆدەیەتی مەسەلەی گەشەیە کە زۆر جار بۆ بە کێشێکی زۆر گەورەی لای خەڵکی ئێمە خۆتان نەزانن خەڵک زۆر گرنگی بە جوانکاری هەیە ئێمە بەشێکمان هەیە لەوێ کە بەکوی ئەم بەشانە کە نەخۆش سەردانیەکە ڕۆژی وە 200 بۆ 250 نەخۆش تەنها سەردانی بەشی لیژنە پزیشکەکانەکە کە ئەم لیژنانە یعنی خزمەتێکی زۆر باش پێشکەشەکەن هەندێک جار کێشەی دەرمانمان بۆ دروستە بێ مەسەلەی دەرزی گەشە یاخود دەرمانی گەشکە ئەمانە لە حکومەتی عێراقیەوە بۆمانێ بەداخەوە زۆر جار لەوێ گەشتی دەرمانەکان دواکەوێت بەچی ئەو دەرمان هاتوونە دەرمانەکان ئەوانەی کە تەواوین ئێمە تەبان هەموو هەوڵێکمانە کە کێشە و گرتی زۆر گەورەمان بۆ دروست نەبێ هەندێک جار دروستە بێ بەڵام لە ئێستا لە بارودۆخی دەرمانە لە حاڵەتێکی باشە این خراپ نییە ئێمە ناڵێن هەموو دەرمانەکانمان هەیە کێشەی دەرمانمان هەر ئەبێ ئێمە لە باشین حاڵەتشە ئەم نەخۆشخانەیە لەبەری هەموو نەخۆشەکان بە هەموو جۆرەکانی و سەردانیەکە کێشەی دەرمان هەر بێت بەڵام وەیە کە بەڕاستی ئێمە هەوڵمەندەوە بە مەسەلەی تەواوی بە هیچ شێوەیە کێشەمە بۆ دروست نەبێ چۆن خەڵک گوناح مناڵەکەی کێ لێرە داخڵە بێ مناڵەکەی لەو کاتە گەشکلیەوە لەو کاتە زۆر وشی بۆتەوە زۆر قورسە تۆ داواشی لێ بکەی بۆ بەشی زۆری دەرمانەکان بچێتە دەرەوە بیکڕێ بەڕاستی بەڵام ئێمە هەمە هەوڵمەنداوە تا ڕادێکی زۆر سوال بێ سەدەقە بێ حکومەت بێ یعنی خەڵک ناچار نەبێت کە بۆ مەسلەی دەرمانە تەواویەکان بشێتە دەرەوە لەوانەیە لەوە شا کێشەمان هەر بۆ دروست بێ بەڵام تا ڕادەیەکی باش هەوڵمەنداوە کەمی نەبێت بەڵێ زۆر باشە دوایین پرسیارم بۆ ئەم پەتایسێک چۆن وشانەوەیە بۆ ئەم وەرزە گەرمە بۆ ئەوەی کە ڕەنگە ئەو ترێکە کۆلێرا بێت یەکەم ڕێنماییتان چییە؟ دووەم داواکاریتان لە خەڵکو و لە فەرماگەی تەندروستی و لە وەزارەتی تەندروستی سێم چیتان کردو؟ ئەوەی کە ئێمە ئەگەر لە کۆتا پرسیارەوە دەست پێ بکەین بڵێن تاوان چیمان کردو ئێمە ئامادەکاری پێشتر کراوە ئێمە هەر لە زستانە وتمان چاوەڕێ هاتنی شەپۆلی سیشۆ ڕۆژانەوە چۆن ئێستا شەوەڵی لە ماگی 11 و 12
چاوەڕێ هاتنی پەتای هەڵامەت و لە مانگی 1 و 2 ئینفلۆنزا و لە دواترا پەتای هەڵامەت دەست پێەکە بۆیە ئێمە بەردەوام ئامادەکاریمان کردو بۆی کە خەڵک ناچار نەبێت لە ڕووی بیناوە ئامادەکارێکی باشە توانێ وەرگرتنی نەخۆشێکی زۆرمان هەیە توانی وەرگین لە ڕووی دەرمانەوە بە تایبەتی تایبەت بەم نەخۆشە مەسەلەی مغەزی ئەوانە تا ڕادێکی زۆر باش ئامادەیمان تایە ینی بۆی خەڵک بەلانی کەمەوە ناچار نەبی نێنێ نەدەرەوە کە بڵێ ئیتر پڕ بۆ نەخۆشخانەکە لە ڕووی ئەوەی کە خەڵک چی بکات ینی پرسیارگرنگەکەوەیە خەڵک چی بکات تاوان بەشی و زۆری خۆ دەزانین شانۆلانی پێویستی ئێسڵ بەسەردای نەخۆشخانە نەبێت یعنی کرێ لە ماڵەوە چارەسەر وەرگێ یەکەمیان خەڵک بەڕاستی ئەبێ پزیشکی پسپۆری مناڵان ببینە بۆ چارەسەری مناڵەکی تکایە لە خۆتانەوە دەرمانی ناپیویست بەکارمێنن بە تایبەتی مەسەلەی دژە بەکتریا مەسەلەی فلاجیل و بەکتریم چوو هۆکارەکانی سکشوشانەوە زۆر زۆرە دەرمانی کوردواری بە هەمووشی خۆیان لە بەدوور بگرن لەو شەڕۆژی پێشوە بەداخەوەڵێم مناڵە گیانی لەدەستا لەبەری سکشوشانەوەی هەبوو دەرمانی کوردواری بۆ بەکارهێنا بوو یعنی ئەمە یەکێک لە کاریگەری خراپەکانی ئەم دەرمانە پاریش چەندین حاڵەتمان هەبوو ساڵانە چەندین حاڵەت هەیە کە دەرمان لە خۆ بەکارهێنرێت تا ئەگاتەوەی کە کار لە کارەترازێت و اینجای هێنن بۆ نەخۆشانە چەندین مناڵ ئەبێتە قوربانی ئەم دەرمانانەی کە خەڵکێک گەنووسێ بەدەر لە پزیشکی پسپۆری مناڵان و یەکێک لە ڕێنمایەکان بۆ خۆپارێزی تکایە ئەوەکان ئەو بکوڵێنن پێش خواردنەوە تکایە سەوزۆمی و جوام شۆرێتەوە تکایە خواردن باش بکوڵێنرێت تکایە خواردنێک بەشی ئەم شەمە یعنی بۆ ئەبێ لە کوردەواریە کەش خواردن لێ ڕایتر بە شتێ ڕۆژ لێ بردێ بۆ بەشی ئەم ژەمە لێ بنێ بووی ناچار نەبی هەڵی بگریت تکایە ئەگەر مناڵێکتان توش بوو هەوڵ بن کەلوپەلی یەکتر مناڵەکان یەکتر بەکاری نێنن بۆی کە باشە دکتۆر کۆتا پرسیارم بێت ئێوە لە ڕووی داریەوە تا ڕادێکی باش زۆر توندن لەسەر زۆربەی بابەتەکان قسە ئەکەن ئەوانەی کە گرفت بێ بۆ مناڵان بە گشتی لەسەر تەندروستی لە زۆربیانە جێدەستان دیارە چیتان کردوە بۆی کە ئەم دەرمانە کوردەواریە بە شێوازە لە شێوازەکان بنە بڕ بکرێ یاخۆ سنووردا بکرێ بۆ بەکارهێنانی لە مناڵە چکە ئەو بەڕێزت باست کرد ئەم ساڵ و ساڵی ڕابردووتریش مناڵ بەهۆی ئەوە گیانی لەدەستاوە طبعا ئێمە هەموو جارێکە گۆڕانکارێک یا شتێک ڕوەدات بە تایبەتیوانە کە مەترسی لەسەر ژیانی مناڵ دروستەکە ئێمە یەکسەر کتاب ڕاستەخۆکەین بۆ سەری خۆمان بۆ ئیجرات بە تایبەتی مەسەلەی دەرمانی کوردەواری مەسەلەی ئەمەی کە وای پێوترێت پاریش لە ماوەی 2 هەفتەیە 3 ماڵگەی لەدەستا بەداخەوە بۆ ئەوەی کە دەرمانی کوردەواری بەکارهێنرا بوو ساڵان ئەمانە حاڵەت هەیە ئێمە ئەوەی کە لەسەرمانە سەری خۆمان ئاگادارکەینەوە ئەمان بە دوواداچوونی بۆکەن هەموو جارش لێ وەکەین ئەوەی کە ئاگادار بین ئەمانیان بان کردو بەڵام مشکلەیەک شتێکمان هەیە باگلەیەک لە خەڵکین لەو بابەتە خەڵک شتەکانمان لێ ئەشارێتەوە بەداخەوەڵام ئەوەی کە ئێمەکەین لە پێناوی خەڵکە بە زۆر جاری ئەماڵێن ئەمان یەکەمیان ئەشارنەوە سەرتا پێمان ناڵن کە دەرمانی کوردەواری پێدراوە کاکەتنێکی کردو ینی نازانم مەسەلەکە چی ئەوە خەتای خۆی تایە و ئەوە بیشارێتەوە بۆی کە ئەوە نەبێت ئێمە داوایان لەکەن یەکەمیان بەکاری نێنن تکایە دومیان کە بەکارتان هێنان لەگەڵ گەیشتە خستخانە ئاگادارمانکەنەوە بۆچی لەبەر چارەسەرێکی ئەمە یەکەمیان ئێمە سامپڵەکە ئەنێرین بۆی کە بزانین ئایا جۆرە ژەهرێک شتێکی دیاریکراوی تایە یاخود دەرمانێک تایە کە لە شێوەی ژەهرا بێت دومیان بۆی ئەگەر جۆری ئەوەمان دیاری کرد ئەم دەرمانە گیاییە بۆی ئەگەر ئەنتیدۆتێکی بە دژێکی هەبێ بۆی بەپەلە بۆی بەکار بێنین بۆی زوو ڕزگاریکەینەوە سێمیان بۆی تەشخیسەکەمان لێ تاخیر نەگا یعنی زۆر جان تەشخیسەوەی کردووە کە تاخیر بوو تۆ چارەسەرەکەشی درەنگەکەوێت مناڵەکەش کاریگەری زۆر خراپەگاتە ئاستێکی تر لەوانی چارەسەری نەبێت بۆیە ئێمە ئەوەی کە لەسەرمانە سەری خۆمان ئاگادارەکەین و بە هەموو شوێک هیوادارین لە پەرلەمانیش یاسای توندی بۆ دەربکرێ هیواداری خەڵکیش بەڕاستی هاوکارمان بێت چ بۆ چارەسەری مناڵەکە زوو ئاگادارماکاتەوە هەم بۆی سزای ئەم شوێنانش بین کە ئەم دەرمانانە بەکاربێنن خۆ ئەگەر سزاش نەبێ بەلایانی کەمەوە ئێمە قسە لەگەڵ شوێنەکەی بکەین بۆی کە وریا بەجارێکتر و دەرمانان نەدا بە خەڵک یا بە مناڵیا چۆ خۆ دەزانی هەموو دەرمانێک پێشتر چەندین لە کۆلیۆ لەسەرێک دێ بە بەڕی دیاریکراوە درێ بە مناڵ ئێستا ئێمە هەرێکێکمانەگە نەزانین وەزنی چەند کیلۆیە تەمەنی چیە یا کێشەیەکی تەندروستی یانێک دەرمان بۆی بەکارهێنین ینی بۆیە ئەبێ گرنگێت و بۆی بزانی بڕەکەی چەند بەکاربێنری کێ نەخۆشێکی دیاریکراوی بێنەوە دەرمانە بۆی خراپێت ینی کێشەکان لەوەدەیە زۆر جارڵەن دەرمانی سروشتی وە ئێمە خۆمان چەندین دەرمانی سروشتی بەکارین بۆ نەخۆشیێکی ئاساییە بەڵام چییە ئەمانە چەندین لە کۆلیۆ لەسەرکراوە جورعی دیاریکراوی هەیە بەڵە جورعی دیاریکراوی هەیە کە بۆ فڵان نەخۆشیە نادرێ اینجا ئەگی نەخۆ ئێمە نکۆڵی لە بوونی ئەم دەرمانانە ناکەین بەڵام نەک بەوەی کە بە هەرەمەکی لە دەرەوە بە شێوازە پێدرێت کە زۆرجار کارەسات دروستەکە بەڕاستی زۆر باشە تۆ پێش دەرێمە سپاسی بەڕێز دەکەین سپاسەوەی کە جێدەستان دیارە لەم نەخۆشخانە و بێ دەکەین کە کەس پێویستی بە ئێرە نەبێ ئەوانش کە پێویستیان پێ بە جۆرەی پێویست خزمەت بکرێن میێدەواری هەموو لایەکتان سەلامەت بن و خواتان لەگەڵ